سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبینەوە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست بۆ بەرنامەم هەفتەیەش بە کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆر هاتوینەتەوە خزمەتان هیوادارین کە لە هەر کوێیەکەن ساغ و سڵامەت بن و مەجالی ئەوەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەش لەگەڵمان بن. نسیم بێسیم دەبینێ شل دەبێ بەم کارە ڕناگا گوتی سەبرێتە بێ دووبارە دێمە دیتنت ئەمما لە کورتیدا تەمەنوا دیارە بەو دیدارە ڕناگا وەکو پەروانە دەوری لێ دەدەن لاوانی خۆڵاتی گوڵی ئێرە بە ژوانی بولبولی ئاوارە ڕناگا نەخۆش و داردەدار و دڵبریندارم پەرستارێ بە حاڵی ئەم دڵا پڕژان و پڕ ئازارە ڕناگا دەکەی ماچی دەم و لێوانەگەر هێز و گوڕێکت بێ دەناجوانێ بە دەردی عاشقی بێچارە ڕناگا دەبێ بولبول لە من فێر بێ غەزەل خوێنی بەڵام چی بکەم گرفتارم چریکەم بەم گوڵ و گوڵزارە ڕناگا پەیامی من بەگوێم دوول بەرە نازدارە ڕناگا نسیم بێسیم دەبینێ شل دەبێ بەم کارە ڕناگا گوتی سەبرێتە بێ دووبارە دێمە دیتمت ئەمما لە کورتیدا تەمەنوا دیارە بەو دیدارە ڕناگا بینەرانی ئازیز بەرنامەی ئەم هەفتەیەمان بە وەڵامدانەوە بە پرسیارێک دەست پێ دەکەین. پرسیارەکە ئەوەیە: ئایا کۆماری ئیسلامی ئێران لە ماوەی 42 ساڵی ڕابردوودا گۆڕانکاری بەسەردا هاتووە؟ جیاوازیەکانی کۆماری ئیسلامی ئەمڕۆ لەگەڵ ساڵانی سەرەتای پێکهاتنی کامانن؟ ئەوەی کە کۆماری ئیسلامی ئەمڕۆ ئەو ڕژیمە نییە کە 42 ساڵ لەوە پێش هاتە سەرکار و شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێرانی سەرکوت کرد ڕاستیەکی بابەتیە. ئەم ڕژیمە لە قۆناغی جۆرا و جۆردا لەسەر بەستێنی کەشمەکەشی سیاسی و کۆمەڵایەتیدا گەلێک جار ناچار بە پاشەکشە بووە و ملی بە ئاڵوگۆڕی واداوە کە لەگەڵ ناوەڕۆک و جەوهەری ئەو ڕژیمەدا ناسازگار بووە و هەوڵی داوە خۆی لەگەڵ پێویستیەکانی سەرمایی جیهانی هاو ئاهەنگ بکات. سەرەڕای ئەوەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی خۆی بە ڕژیمێکی ئیسلامی پێبەند بە ئیسلام و یاسای شەرع و هیتر دەزانێت، بۆ نمونە بەقەدەر دەوڵەتی عەرەبستانی سعودی بە یاساکانی ڕژیمی ئیسلامی ڕەسەن پێبەند نییە. ئەو ڕژیمە لە قۆناغی جۆرا و جۆردا سەبارەت بەم تایبەتمەندیەی خۆی بە هەزار زمان قسەی کردووە و
لە بواری مەسایلی فیقەهی و ئاینیدا گەلێک نەرمونیانی نیشانداوە و چەندین پێداچوونەوەی بەسەر بنەمای باوەڕی ئیسلامی خۆیدا کردووە. ئەگەرچی کێشە و ناکۆکیەکانی ناوخۆیان جاروبار ڕنگ و بۆنی ئاینی بەخۆیەوە گرتووە، بەڵام ناوەڕۆکی خۆیدا ئەم کێشانە سیاسی بوون و بە ئاراستەی خزمەت بەمانەوەی ڕژیم هاوسەنگ کراون. لەو بابەتەوە خومینی دەستی جێنشینەکانی گەلێک ئاوەڵە کردووە. بە پێی ڕێنوێنەکانی خومینی ئەوان دەتوانن لە پێناوی ئەو سیاسەتانەی کە لە خزمەتی بەرژەوەندی ڕژیمدان بەسەر زۆر یەک لە حکوومەکانی ئیسلامیدا پێداچوونەوە بکەن. کۆماری ئیسلامی لەم بوارانەدا گۆڕانکاری بەسەردا هاتووە، بەڵام سەرڕای هەموو ئەمانە هەڵوێستەکانی کۆماری ئیسلامی لە دوو بواردا گۆڕانکاری بەسەردا ناتوو. یەکەمیان پێداگری لەسەر سەرەتای وەلایەتی فەقیە. ئەم پێداگریە بەپێی هەڵوێستێکی سیاسی بەڕێوە دەچێت و لە خزمەت بەرژەوەندی ڕژیمدایە. وەلایەتی متەلەقەی فەقیە و چاودێری ئێستیسوای وەک ڕێگا و ڕۆژێک بۆ مانەوەی ڕژیم دانراوە. مەلاکانی شیعە تەنیا لەم ڕێگەیەوە دەتوانن لەسەر دەسەڵات بمێنەوە. بەپێی سەرەتای وەلایەتی فەقیە هەموو قرارەکان و بڕیارەکە گرنگەکان و هێندێک جار تەنانەت سیاسەت و تاکتیکەکانی ڕۆژانەی ڕژیم دەبێت لە زمانی وەلی فەقیەوە ڕابگەێنرێت، تەنانەت ئەگەر ئەو بڕیارانە لەلایەن ئەویشەوە نەدرابێت. لەم دەورێژدا کە ناوەندێکی بەهێزی وەک سپای پاسداران هاتوۆتە مەیدانی دیاریکردنی سیاسەتە گرنگەکانی کۆماری ئیسلامی، ئەو سیاسەتانە لە دەفتەری سیاسی سپای پاسداراندا دەڕێژرێن و بەسەر خامنەییدا فەرز دەکرێن. سەرنجام لە زمانی خامنەییەوە کە فەرمانی بەکردەوە دەرهێنانی دەردەکرێت. دووهەمیان سەبارەت بە هەڵسوکەوتی ڕژیم لەگەڵ نارانی سیاسی خۆیەتی. لە ماوەی تەمەنی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا سیاسەتی سەرکوتی نارانی هەرگیز ڕانەوەستاوە. دام و دەستگاکانی پۆلیسی و ئەمنیەتی تیشتر کراونەتەوە بۆ سەرکوتی نارانیان و بۆ برنەدەرەوەیان لە مەیدان ڕێگا و ڕەوشی ئاڵۆزەکانیان گرتوۆتە بەر. بە شێوەیە کە دەتوانین بڵین لەم بوارانەدا ڕژیم ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە، بەڵام ئاراستەی استراتیژی ڕژیم بۆ مانەوەی هەروە وەک خۆی ماوەتەوە. بازنەی کەسانی وەفادار بە ڕژیمیش بەردەوام بەرتەسکتر بووتەوە. لە دەورانی خاتەمیشدا هەڵسوکەوتی کۆماری ئیسلامی لەگەڵ نارانیمان دیت. ڕووداوەکانی زانکۆ، هەژدەی پوشپەڕ، قەتڵە زنجیرەیەکان و هیتر هەر لەم دەورانەدا ڕوویاندا. ئەگەر لە ساڵی 1388دا میر حوسەینی موسەوی بە دەسەڵات بگەیشتایە و بەهۆی حزوری ملیۆنی خەڵک لەسەر شقامەکان کرانەوەیەک لە کەش و هەوای سیاسی ئێران بەدیب هاتایە، دیسانەوە هەر ئەو سیاسەتە دەگیرایە بەر کە لەگەڵ ڕفۆرمخوازانی حکوومەتی کردیان. واتە باڵی دەسەڵاتدار بە چەند مانگ درەنگەوە دەستیان دەبرد بۆ سیاسەتی سەرکت و قەڵاچۆکردن، چونکە ڕێگایەکی دیکەیان بۆ پاراستنی دەسەڵاتەکەیان نەبوو. لە ڕاستیدا باڵی دەسەڵاتدار لەسەر ئەوە حسابی کردبوو کە ئەگەر چاوەڕوانی وەها بارودۆخێک بێت، ممکنە کات بە فیڕۆ بچێت و وەزعەکە وای لێ بێت کە ئیتر کار لە کار بترازێت و سەرکوت کاریگەر نەبێت. ئەو کە هەڵەی یەکەمی کردبوو و بە هەڵبژاردننی ئازاد و ڕێخستنی و توێژی تەلەڤیزیۆنی ڕێگای بۆ هاتنە مەیدانی خەڵک خۆش کردبوو تا بۆ هەڵبژاردنەکەی بازار گەرمی بکەن، نەیدەویست هەڵەی دووهەم دووپات بکاتەوە و زیاتر لەوە ڕێگا بە هاتنە مەیدانی خەڵک بدات. ئاسۆی سووری سۆسیالیزم لە شێعرەکانی سلێمانی قاسمیانی پێشکەشە بە یادی هەموو گیانبەخکراوان و هەڵسوڕاوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم. مليون كلام صاري سخته
سەرتا بە پاو غەرقی چاکە دەبوو دەستگای چەسەنەوەی هەزار نەک و پڕکەڵەکە یا ئەم هەمی چارە ڕەشم دیلبەری لە مافیڵاوە یا دەبێ من بنجاتووە و چیکە دەردم ناکاتەوە دەسەڵاتی سووری شۆڕە یەکەم پلەی ڕزگاربووە دەڵێ بەری پێکارە بەرەو سۆشیالیزم چوونە دەسەڵاتی سووری شۆڕە یەکەم پلەی ڕزگاربووە دەڵێ بەری پێکارە بەرەو سۆشیالیزم چوونە دەسەڵاتی سووری شۆڕە یەکەم پلەی ڕزگاربووە دەڵێ بەری پێکارە بەرەو سۆشیالیزم چوونە دەسەڵاتی سووری شۆڕە یەکەم پلەی ڕزگاربووە دەڵێ بەری پێکارە بەرەو سۆشیالیزم چوونە بەرەو سۆشیالیزم چوونە بەپێی ئەم قسەیە لەسەر ئەوە نییە کە ڕژیم گۆڕانکاری بەسەردا نەهاتووە یان لە داهاتووشدا هیچ گۆڕانێک بەسەریدانێت بەڵکو قسە لەسەر ئەوەیە کە لە چ بوارێکدا و لەژێر کاریگەری چیدا گۆڕاوە و ئەم گۆڕانکاریانە لە ناوەڕۆک و پێک هاتە و ئارایشی ئەم ڕژیمە لە 42 ساڵی ڕابردوودا کە هێندێک پێیان خۆشە نێوی ئیسلاحاتی لێبنێن بە چه ئاراستەیەکدا بوو بۆ ئەوەی کە جەوهەر و ناوەڕۆکی ئەم گۆڕانکاریانە بناسین پێویستە بزانین کە کۆماری ئیسلامی لە چ بارودۆخێکدا هاتە سەرکار چه دەورانێکی تێپەڕ کردووە و لە هەر سەردەمێکدا وەڵامی بە چه پێویستیەک داوەتەوە و لە ئەنجامی ڕەساڵەتەکانی لەم دەورانەدا تا چ ڕادەیەک سەرکەوتوو بووە ڕژیمی کۆماری ئیسلامی لە بارودۆخێکدا هاتە سەرکار کە قەیرانێکی سیاسی بەربڵاو و کۆمەڵگای ئێرانی داگر بوو لە ماوەی ساڵی 1357دا کۆمەڵانی خەڵکی ئێران بۆ وەدی هاتنی ئازادی و بەهرەمەندبوون لە ژیانێکی باشتر هاتنە سەر شەقامەکان و بە مانگرتنی بەردەوام بە تایبەتی لە شوێنە گرنگەکانی وەک بەرهەمهێنانی نەوت و گاز و خۆپیشاندانی سەرشەقام هەنگاو بە هەنگاو ڕژیمی پاشایەتیان لە لێواری لە نێوچوون نزیک کردەوە تا سەرنجام ڕژیمی شایان ڕووخاند ئەم شۆڕشە هەم ترسی مەرگی خستبووە دڵی چینی سەرمایهداری ئێران و هەم زلهێزەکانی ئیمپریالیستی کە بەرژەوەندی گرنگیان لەم وڵاتە بوو بە توندی نیگەرانی ئەوان کردبوو بۆ هەمویان ئەولەویەت ئەوە بوو کە پێش لە هەر شتێک و بە هەر شێوەیەک بووە مەترسی شۆڕش لەسەر کۆمەڵگای ئێران دوور بخەنەوە بەڵام تێپەڕکردنی ئەم مەترسیە بە ڕێگا و ڕەوشتی باوی ئەو سەردەما ئیمکانی نەبوو ڕێگایە کە لە بەردەستیاندا بوو سەرکوتی شۆڕش بوو بە ناوی شۆڕشەوە ئەمە یەکەمین ڕەساڵەتێک بوو کە جەریانی ئیسلامی لەلایەن بورژوازی ئێران و ئیمپریالیستیەکانەوە و ئەستۆی گرت هۆکاری هاوپەیمانی لیبراڵەکانی جبهەی ملی و نەهزەتی ئازادی و هیتر لەگەڵ ئیسلامیەکان ترسی ئەوان لە قوڵتر بوونەوەی شۆڕش بوو ژین و بشی ناداد پەروەری ناچێ لە یادم ئەو دەمەی من بوو لە تێنان هەر هەوڵەدام بێکارێکم من لە ژێری حکمی ناداد پەروەری و بەشخۆران وا دەلیڵێمەوە دەنگ هەڵبڕن بەرنەوە شەتۆمەمان بەشمەی نەکەی نابێ ئەمای ژیمان پەنکار بە ڕەنج کێشان بۆ شکۆی چەلادەکان ئەی هەوڵیانی ڕەنگی دەران بێنەوە مەیدانی خۆتان ئێمە هەموو بۆ یەکتری
دەبینە هێز و پشتیوان دەنگ هەڵبڕن دەنگ هەڵبڕن وەرنەوە شەقامەکان ناداد پروری نسل یادم آدم هی من بولتنان هر حولدم بیکارکم من لجری حبی ناداد پروری و بشفران و دلیل موا دنگ حال برن ورنوا شطرام اکان کوی شایمان نارو خینه ورای برزو آدمی کمانوه روکنو شخامتان روشگاره کمرده شنازی و کامندان با طرفی سوری خیاوانو شینکان دنگ هم برن ورنوا شخامتان هەڵبەت جریانی مەسەبی لە خەبات لە دژی ڕژیمی پاشایەتیدا یەکێک لە ڕەوتەکان بوو وەها جێگا و شوێنێک لە مێژووی 100 ساڵی ڕابردووی ئێراندا بەوێنە نەبوو لە شۆڕشی مەشروتەوە تا سەردەمی قەیرانی سیاسی ساڵەکانی شەڕی جیهانی دووهەم و ڕووخانی ڕزاشا هەموو کات شاهدی ئەوە بووین کە لە ساحەی سیاسی ئێراندا سێ ڕەوتی سەرەکی حزوریان بووە لایەنی مەسەبی پشت ئەستور بەڕێبەری و سلسلە مراتبی ئاینی شیعە لایەنی ناسیۆنالیست لیبرالی لایەنگری ڕۆژاوە و لایەنی چەپ و کۆمۆنیست لە شۆڕشی ساڵی 1350دا هەر ئەم ڕەوتانە سەریان هەڵدا و مۆری خۆیان لەسەر حرەکەتە ئێترازیەکانی ئەو سەردەمەدانە کوتا ترس لە گەشەکردنی لایەنی کۆمۆنیستی کە هەڵبەت لەو کاتەدا لە مەترسی نفوزی یەکێتی سۆڤیەتدا خۆی نیشان دەدا لایەنی ناسیۆنالیست لیبرالی لایەنگری ڕۆژاوای خستە باوەشی ئیسلامیەکانی شیعە یارمەتی دەوڵەتانی ڕۆژاوە و لە سەروی هەمویانەوە ئەمریکاش هات بەهانای لایەنی مەسەبیەوە تا بەنۆبەی خۆی مەترسی کۆمونیزم لە جۆغرافیای سیاسی ئێران دوور بخاتەوە پرژوبڵاوی فکری و سیاسی چەپی ڕادیکاڵی ئێران لەو سەردەمەدا و هاوپەیمانی ئیمپریالیستیەکان و بورژوازی لە ترسی شۆڕش لەگەڵ لایەنی ئیسلامی ڕێگای بۆ دەسەڵاتگەیشتنی کۆماری ئیسلامی خۆش کرد لەو قۆناغەدا ئەولەویەتی لایەنی ئیسلامی ئیمپریالیستیەکان و بورژوازی ئێران سەرکوتی شۆڕش بوو کارێک کە سەرنجام بە یارمەتی شەڕی 8 ساڵە و کوشتاری جنایەتکارانە و ڕژیمی کۆماری ئیسلامی چووە قۆناغێکی دیکەوە کە پێویستی دیکە هاتە گۆڕێت ئەم دەورەیە دەورەی نۆژنکردنەوەی وێرانیەکانی پاشەڕی ئێران و عێراق بوو دەورانی کۆپین و جیرەبەنچی کۆتایی پێهات بوو و ڕەفسەنجانی داوای لە خەڵکی ئێران دەکرد مەجای پێبدەن تا وێرانیەکانی شەڕ قەرەبوو بکاتەوە و گۆیا ئێران بخاتە مەسیری پێشکەوتن و شارستانیەتەوە خەڵکیش لە ڕووی ناچاریەوە ڕزایەتیان پێدا و چاوەڕوان دانیشتن بەڵام کات تێپەڕ بوو و هیچ موعجزەیەکی ئابووری ڕووی نەدا پاشان نۆرەی ڕفۆرم خوازانی حکوومەتی گەشت بە پێی پێویستیەکانی ئەم دەورێش ڕژیم گۆڕانکاریەکی لە خۆیدا پێکێنا بەڵام دەستی بە ئامانجی دیاریکراوی خۆی ڕانەگەشت و سەردەمی ئەحمەدی نژاد و کۆنتترۆلی ئامرازەکانی سەرەکی دەسەڵات لەلایەن سوپای پاسدارانەوە گەشت بە بەدەسەڵات گەشتنی سوپای پاسداران و دەستپێڕاگەشتنی ئەم هێزە بە ئابووری و بەدەستەوەگرتنی کۆنتترۆلی ناوەندەکانی گرنگی دەسەڵات ئەگەر خەباتی جەماوەری خەڵکی ئێران ڕێگای پێبدات بەرەو دیکتاتۆری نظامی بە ڕەنگ و بۆنی ئیسلامی دەڕواتە پێشەوە
کۆماری ئیسلامی مەترسی شۆڕشێکی دژە سەرمایهداری لەسەر سەری بورژوازی ئێران دوورخستەوە، بەڵام سەرەڕای هەوڵەکانی هێشتا نەیتوانیوە ببێتە ڕژیمی متعارفی سەرمایهداری. حزوری تەیفێکی زۆر لە نێونەرانی سیاسی چینی سەرمایهدار لە ڕیزی ئۆپۆزیسیۆنی ڕژیم ئەو ڕاستیەمان بۆ دەردەخات. بله بله قربان، زندگی نرماله، یه سال کار کرد، یه شب شام کفاره. بله چشم قربان، زندگی نرماله، به جز اینم نمیگیم مبادا کی جرم باشه. بله بله قربان، زندگی نرماله، یکی تو گور خوابه، یکی 10 تا برج داره. بله چشم قربان، زندگی نرماله، حقمونو نمیخوایم مبادا کی جرم باشه. قربان پایینو دیدید، سفره خالی رو دیدید، شما نورتون زیاد، شهر تاریکو دیدید. اینجا که باریک کمر چون خونا رو مکیدید، اینجا که کثافتتون رو از بالا میریزید. دیدید چقدر فرق داریم، دوریم ازتون، بلیت نمیخواد دعوت منی تمتون. پسر برو تو اتاق، آقا رو نترسون، ایشون کنه و پاره ندیدن نه حتی از دور. قربان نظاره کنید، شما ستاره شدید، با کرسوی نور همینا که اعدام میکنید. شما با اشتباه رشد کردید، به جای توبیق نقد منتقدم بریدی تا اراده کنید. قربان شیرین کنید کامتون رو، تلخ کلامم، اینجا مردم فقط زندن، زندگی ندارن. بچه های ما شبا سر رو گشنگی میذارن، ببخشید وجدانای شما چجوری میخوابن. بله بله قربان، زندگی نرماله، یه سال کار کرد، یه شب شام کفاره. بله چشم قربان، زندگی نرماله، به جز اینم نمیگیم مبادا کی جرم باشه. بله بله قربان، زندگی نرماله، یکی تو گور خوابه، یکی 10 تا برج داره. بله چشم قربان، زندگی نرماله، حقمونو نمیخوایم مبادا کی جرم باشه. وقتی کل دنیا از مردمش حمایت میکرد، دولت ما مسئول نبود شکایت میکرد، به معترضا برچسب اغتشاشگر میزد، به زندان کفایت میکرد نه جنایت میکرد. بیشک ما رکورد زدیم، ما تنها کشوریم که واکسنش فرق داشت، مرفه و فقیر. تو عصر علم زن و واسه زیباییش میزنیم، با ون پلیس میدزدیم ناکجا میبریم. سبد خرید خالی تو سفره نفتم نداریم، دنیا تو مریخ و ما توی قهقراییم. مرده هایی که باید تو فکر مرگم نباشیم، چون حتی پول سنگ قبر و کفن و دفنم نداریم. من آژیر خطر رو زدم تا گوشا بسوزه، گرسنه هایی داریم که فرصتشون یه روزه. اون لب مرگو بوسیده کجاست کی میدونه، لااقل یکی بره براش لالایی بخونه. بله بله قربان، زندگی نرماله، یه سال کار کرد، یه شب شام کفاره. بله چشم قربان، زندگی نرماله، به جز اینم نمیگیم مبادا کی جرم باشه. بله بله قربان، زندگی نرماله، یکی تو گور خوابه، یکی 10 تا برج داره. بله چشم قربان، زندگی نرماله، حقمونو نمیخوایم مبادا کی جرم باشه. میترسیم از سال بعد از اجاره خونه، از مدرسه هایی که وسط بیابونه، پرنده پر نمیزنه تا بیاب و دونه. این زندگی نرمال یا بیمارمونه، جنس بیکیفیت اینجا مثل طلا میمونه. کارگر 2 شیفت میدوه، پراید فرار میکنه، توی این چرخه فاسد تلاش میخوره. سیستم واسه یکی 1 میلیون رو فدا میکنه، واسه مالکیشا که تو آمریکا مست فسادن. برون ریزی عقده، تخلیه فاضلابن، اینجا چپ و راست نداره، همه یه جناحن. میگیم گیر باطلاقی، میگن پی اصلاحن. احیانا چیزی هست که بهتون بر بخوره، احیانا فکر کردین شهروند بردتونه. مردم نون نخورن، نون شما چرب بمونه. قربان گفتنم دلیل گیجی سرتونه. تانکرای نفت تو صف تو راه رفت، لاله های سرخ فرش دلار سبز. شهر پر از فقر، سوت صدای مرگ، مسحور پول و روح رجال پست. بدون جناحیم دنبال رهایی، دستای گره به هم زنجیر انسانی. بدون جناحیم دنبال رهایی، قدرت اتحاد تقدیر خود ماییم. تانکرای نفت تو صف تو راه رفت، لاله های سرخ فرش دلار سبز. شهر پر از فقر، سوت صدای مرگ، مسحور پول و روح رجال پست. تانکرای نفت تو صف تو راه رفت، لاله های سرخ فرش دلار سبز. شهر پر از فقر، سوت صدای مرگ، مسحور پول و روح. عزیزان، پاراستنی سروشت و پاراستنی سڵامەتی ئینسان و سەرجەم بوونەوەرەکانی گۆیزەوی یەکێک لە بنەما سەرەکیەکانی بەردەواممانەوەی ژیان و کەڵک وەرگرتن لە نعمەتەکانی سروشتێکە کە بە فراوانی لەبەردەستماندایە. ئەوانەی ڕۆژانە خۆمان دەیبین و بەراوردی کارناسی ئەم بوارە کە نەکەوتونەتە خزمەت سەرمایەوە، ئەو ڕاستیە دەردەخات کە ئەساسەن زۆرترینی ئەو بەڵانی کە بەسەر ژینگەدا دێن بەهۆی دەستڕێژیەکانی خاوەنانی سەروەت و قودرەتە. ئەگەر کۆمەڵگا بە شێوەیەکی تر بەڕێوە بچێت و نەزمی بەرهەمهێنان و مەسرف بە چەشنێکی دیکە ڕێکخرێت کە بنەماکەی وەڵامدانەوە بە نیازە ڕاستیەقەکانی بەشەر بێت و هەموو شتێک بۆ هەمویان بێت و مرۆڤەکان بە پێی نەخشە و پلان تەنیا بە ئەندازەی پێداویستیان لەسەر چاوە سروشتیەکان بەهرەمەند بن و بە پێی بەرنامە و پلانی کارناسانە ئەو سەرچاوە سروشتیانەی شیاوی بورژانەوەن زیندووکەنەوە،
سروشت سەدەمەی جددی بەرناکەوێ و نظامی ژینگەی گیرۆدەی قەیران نابێت. ئەگەر چی پاراستنی ژینگە ئەرکی دەوڵەت و حکوومەتەکانە وەوە پێشگرتن لە وێرانبوونی ژینگە دەبێت دەوڵەتەکان بخرێنە ژێر وشارەوە، بەڵام یەک بە یەکی دانیشتوانی گۆی زەویش تا ڕادەیەک دەتوانن سەهمێکیان لە بەرگرتن لە وێرانی لە ڕادە بەدەریدا هەبێت. مرۆڤەکان سربەخۆ لەوەی کە دەوڵەتەکان تا چەندە ڕۆڵی خۆیان لە پاراستنی ژینگەدا ئەنجام دەدەن دەتوانن ئەخلاقی ژینگە پارێزی خۆیان بەهێز بن. ئەخلاقی ژینگە پارێزی چەشنێک لە هەڵس و کەوتی ئینسانی بەرپرس و خاوەن شارستانیەتی ئەمڕۆیە کە بەبێ ئەوەی لەلایەن کەسەوە وریا بکرێتەوە ڕێز بۆ سروشت ژینگە و یاسامەندیە ژینگیەکان دادنێ و خۆی بە بەرپرسی پەیڕەوکردنی پاراستنی ژینگەکەی خۆی دەزانێ و تێدەکۆشێت لە چوارچێوەی اختیارات و سنووری ژیانی خۆیدا لە پاراستنی ژینگەدا دەور و نەخشی هەبێت. هەر ئەوەی کە کەسەکان لە بەکارهێنانی کارەبا ئاو یان هەر شتێکی دیکەدا زیادەڕەوی ناکەن، هەر ئەوەی کە ئینسانەکان گرنگی بە پاک و خاوێنی و بێهداش دەدەن و خۆ لە فڕێدانی زبڵ و زاڵ لەسەر شەقام و کۆڵان و شوێنە گشتی و پارکەکان دەبوێرن، هەر ئەوەی کە مرۆڤەکان حەز بەوە دەکەن کە بوونی بوونەوەرانی زیندوی حەیوانی و گیایی زنجیرەیەکن لە چرخەی ژینگە و نابێت لەنێو ببردرێن، هەر ئەوەی کە هەوڵ دەدەن بەشێک لە زبڵ و فڕێدەراوەکان سەر لەنوێ لێک جیاکەنەوە و بەرهەمیان بێنەوە، هەر ئەوەندە ئینسانەکان بەبێ بەرنامە و ناپەیویست کەڵک لە نایلۆن و کیسەی پلاستیکی و کەرەسەی یەکجار مەسرف وەرناگرن و هیتر، گشت ئەم کارە بچووکانەی کە بە ئاسانی دەکرێن لە ئاستی خۆیاندا دەتوانن ئاستی سڵامەتی ژینگە بەرنەسەرێن. دیارە کەسانێک کە بگەنە ئەم ئاستە لە هەستیاری کە خۆیان ئەم خاڵە سادە و ساکارانە پەیڕەو بکەن، گومانی تێدانە کە کەسانی دیکەش هان دەدەن وەک خۆیان سەبارەت بە ژینگە و دەوروبەریان هەستیار بن. ئەخلاقی ژینگەیی بەم شێوەیە گشتگیریش دەبێت. بەڵام بێگومان لە نظامێکدا کە هەموو شتێک لەسەر گرژێنەی گردشی سەرمایە و بەدەستهێنانی قازانج دەگەڕێ و لە پێناو کەڵەکەکردنی قازانجدا هەموو شتێک لەوانە ژینگەش دەبێتە قوربانی، پەرەپێدانی فەرهەنگ و ئەخلاقی ژینگە پارێزی بە تەنیا بەس نییە، بەڵکو دەبێت لە دژی پەیوەندی و مناسباتێکدا خەبات بکرێت کە بە حکمی ناوەڕۆکە بابەتیەکەی ڕۆژانە بەبێ لە بەرچاوگرتنی ئاسەوارە خێرا و درێژماوەکانی گۆشەیەک لە سروشت بەرە وێرانی دەبات. هەرچەند لە نظامێکدا کە پێک هاتەکەی لەسەر بنەمای خاوەنداریەتی چەوسانەوە هەڵاواردن و بەدەستهێنانی قازانج دامەزراوە، دەوری تاکە کەس لە پاراستنی ژینگەدا کەمڕەنگ دەبێتەوە و ژینگە لە بناغەوە تووشی دەستێوەردانی قازانجپەرستی و زێدەخوازی دەسەڵاتداران و خاوەنانی سەروەت دەبێتەوە. بەڵام کۆمۆنیستەکان وەک کەسانی بەرپرس لە بەرامبەر چارەنووسی کۆمەلگای بەشەریدا ناتوانن سەبارەت بەم بابەتە گرنگ و حیاتیە بێتەفاوت بن و هیچ هەڵوێستیکیان نەبێت. کۆمۆنیستەکان نەتەنیا لە چوارچێوە و سنووری کار و ژیانی خۆیاندا تێدەکۆشن تا سەحمێکیان لە پارێزگاریکردن لە ژینگەدا هەبێت، بەڵکو لێبڕاوترین خەباتکارانی ڕێگای بربەرەکانێ لەگەڵ وێرانگەریە نظامی سەرمایه‌داری لە بواری ژینگەدا. کۆمۆنیستەکان کە لە هەر مەیدانێک لە چالاکی کۆمەڵایەتیدا پێشڕە و سەرچاوی ئاڵوگۆڕن، ناتوانن سەبارەت بە سروشتی دەوروبەریان بێتەفاوت و کەم تەرخەم بن. نابێ بێڵین بەبێ لە بەرچاوگرتنی نیازی ئینسانەکان لە پێناو تەماع و قازانجپەرستی خاوەنانی سەرمایەدا زەوی وێران بکرێت، ئاوەکان پیس بکرێن و جوانی سروشت لەنێو ببرێت. شوێنە سروشتیەکان وێران و تێک بدرێن و کۆمەڵگای بەشەری بخەنە بەردەم کۆنبوونی لایەی ئۆزۆن و توانەوەی سەهۆڵەکان و هاتنە سەری ئاوی دەریاکان و سێڵاو و باهۆز و کارەساتە سروشتیەکانەوە. ژینگەکەمان بە گشت جوانی وە سروشتیەکانیەوە میراتێکی بەجێماوە بۆمان کە پێویستە بیپارێزین و ئێمەش بە هەموو ڕواڵەت و جوانیەکانیەوە بیدەینە دەست نەوەکانی داهاتوو.
بینەرێکی ئازیزمان بە نازناوی هیدایەت لە شاری سنەوە پرسیاری کردووە چوونە دەرەوەی هێزەکانی ئامریکا لە عێراقدا چ گۆڕانکاریەک بەسەری دادێت. هیدایەتی بەڕێز بە چوونە دەرەوەی ئەرتەشی ئامریکا لە عێراق هێزە ناوچەیەکان و لە سەروی هەمویانەوە تورکیە و کۆماری ئیسلامی ئێران هەوڵەکانی خۆیان بۆ دەستێوەردان لە کاروباری ئەم وڵاتە چڕتر کردەوە و وڵاتانی عێراق بوو بە مەیدانی ڕکابەتی ئاشکرا و شارەوای ئەم دوو دەوڵەتە. هەر کام لەم دوو دەوڵەتە بوونەتە پشتیوانی یەکێک لەو دوو باڵە سەرەکیە نەیارە. دەوڵەتی ئەمریکا وەک چاودێری ئەم بارودۆخە هەوڵ دەدات لە ڕێگای هاوسەنگکردنی باڵانسی نێوان ئەم دوو هێزە ناوچەیە دابینکردنی بەرژەوەندەی درێژماوەی خۆی لە عێراقدا مسەوەگەر بکات. نە دەوڵەتی تورکیە و نە کۆماری ئیسلامی هیچ کامیان پێگەیەکیان لە نێو خەڵکی ئەم وڵاتەدا نیە و ئەم ڕاستیەش کە ئەم دوو دەوڵەتە بە هەزینەکردن لە گیان و ئەمنیەتی خەڵکی ئەم وڵاتە بە شوێن دابینکردنی بەرژەوەندی خۆیانەوەن بۆ خەڵکی عێراق گەلێک ڕوون و ئاشکرایە. کۆماری ئیسلامی فریوکارانە ئیدعا دەکات کە لە نێو خەڵکی شیعە مەزهەبدا خاوەنی نفوزێکی معنەویە، بەڵام ئەم ئیدعایە هیچ بنەمایەکی نییە. کۆماری ئیسلامی نەک بەهۆی مەزهەبیەوە بەڵکو بەهۆی جێگاوشۆنی جۆغرافیایی، پەیوەندی ئابووری، هێزی نظامی و زەرفیەتە بیڵقوەکانی کە بۆ گۆشارخستنە سەر خەڵکی ئەم وڵاتە لی بەهرەمەندا لە بارودۆخی شیاوی ئێستای عێراقدا لە هەوڵی بەدەستێنانی سەهمی زیاتر بۆ خۆیەتی. کۆماری ئیسلامی نەتەنیا لە نێو خەڵکی ئەم وڵاتەدا خاوەنی هیچ خۆشەویستیەک نییە، بەڵکو زۆرشی لێ بێزارن. خەڵکی عێراق 8 ساڵ شەڕی ئێران و عێراقیان کە کۆماری ئیسلامی لە ماوەی 7 ساڵیاندا پێداگری لەسەر درێژەدانی دەکرد تا لەو شەڕە وەک ئامرازێک بۆ چەسپانی دەسەڵاتی خۆی لە ئێران کەڵک وەربگرێت لەبیر نەچۆتەوە. ئەو برینانەی کە بەهۆی ئەم شەڕەوە لە جەستەی ئەو خەڵکە دراوە ئێستاش ساڕێژ نەبووە و بە ئاسانیش لەبیر ناچێتەوە. خەڵکی ئەم وڵاتە لەبیریان نەچۆتەوە کە 12 ساڵ دوای کۆتایی هاتنی شەڕیش دەیان دیلی عێراقی لە بارودۆخێکی نامرۆڤانەدا هەروە لە ئێراندا ڕاگیرا بوو. ئەوان دوای نزیک بە 20 ساڵ کاتێک گەڕانەوە بە وڵاتەکان لەگەڵ خۆیاندا بیرەوەری گەلێکی تاڵیان لە هەڵسوکەوتی ڕژیمی ئیسلامی لەم دەورەیەدا بردەوە نێو خەڵکی عێراق. بەڵام گروپە نارەکانیش خاوەنی کەمترین پێگەی جەماوەری لە نێو خەڵکی ئەم وڵاتەدان. لە ماوەی ساڵانێک دوای ڕوخانی ڕژیمی سەدام حیزب و لایەنە سونی و شیعە مەزهەبەکان بە خۆشکردنی ئاگری کوورەی ناکۆکی مەزهەبی و فرقەیی و کوشتاری بێبەزەیانە هەوڵ دەدەن تا خەڵک ناچار بکەن کە بۆ پاراستنی ئەمنیەتی خۆشیان بێت پشنە ڕێز و پەنای ئەم حیزب و لایەنانەوە. بەردەوامی نفوزی ئەم حیزب و گروپانە لە بنەڕەتدا لەسەر بنەمای پەرەپێدان بەم تەفرەقە و پێویستی خەڵک بە ئەمنیەت و ئاسایشە. ئەم گروپانە کە هەر کامە و لە بەشێک لە عێراقدا بەکردەوە دەسەڵاتیان بەدەستەوەە، خراپترین نمونەی بەڕێوەبردنیان لە ناوچەی ژێر دەسەڵاتیان پیشانداوە. ماوەیەک لەوە پێش بەشێک لە خەڵک بەو هیوایی کە ڕەنگە بەشداری لە هەڵبژاردندا مەجالێک بێت بۆ دەرباسبوون لەو بارودۆخە مەترسیدارەی کە تێکەوتبوون لە هەڵبژاردندا بەشداریان کرد. بەڵام ئەمڕۆ دەبینن کە حیزب و گروپە نارەکان لە عێراقدا سندوقەکانی دەنگدانیان وەلاناوە و لە سەردابشکردنی دەسەڵات لە نێو خۆیاندا لە پێشمیزی و توێژەکانەوە سەرگەرمی دەمەقاڵن و لە دەروەش بۆ گوشارخستنە سەر یەکتری خەڵکی بێدیفاع و بێتاوانی کۆڵان و بازارەکان خەڵتانی خوێن دەکەن. ئەم بارودۆخە شیاوی بەردەواممانەوە نییە و هێزی بەرین و چارەنووسسازی جەماوەری خەڵکی عێراق کە لەم هەلو مەرجە پڕ لە جەنایەت و مەترسیدارەی ئێستا وەزاڵە هاتوون و لە مەیدانی خەباتی ڕاستەوخۆ بۆ یەکلاییکردنەوەی تەکلیف لەگەڵ گروپە دەسەڵاتدارەکان لەم وڵاتەدا حزوریان هەیە. ئەم هێزە گەورە و بەرینە وەک پولێکی ژێرخۆڵەمێش لە بارودۆخێکدایە کە ئەگەری ئەوە هەیە هەر ئان و ساتێک بگەشێتەوە و بڵە سەبستێنێ.
زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی پێنجشەممە 4 مانگی سەرماوەزی 1400 هەتاوی نەسرین خانم ئەحمەدی خوشکی هاوڕێی یان بەختکردو فەرماندە عوسمان ئەحمەدی ناسراو بە عوسمان ئارێنان لە شاری سنا ماڵاوی لە ژیان کرد. هاوڕێ عوسمان ئەحمەدی یەکێک لە فەرماندەکانی ناوڕیزەکانی کۆمەڵە بوو کە لە خەرمانانی ساڵی 1366 هەتاویدا دوای شەڕێکی قارەمانانە لەگەڵ بەکرێگیراوانی ڕژیم و سوپای پاسداران لە ئاوایی دانا لە نزیک شاری سنا پەیوەست بوو بە کاروانی یان بەختکردوانی ڕیزەکانی ناو کۆمەڵە. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی ئەحمەدی و خزم و کەسوکاریان بە تایبەت لە شاری سنا. یادی ئازیزی نەسرین خانم بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە ڕۆژی سێشەممە 2 مانگی سەرماوەزی 1400 هەتاوی کاک حەسەن فەرداد ناسراو بە مام حەسەن لە شاری سەقس ماڵاوی لە ژیان کرد. کاک حەسەن فەرداد برای هاوڕێی گیانبەختکردووی ناوڕیزەکانی کۆمەڵە هاوڕێ محەممەد فەردادە. کاک حەسەن وەرزشکار سیمایەکی ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی شاری سەقس بوو. زۆر بەداخەوە کاک حەسەن بەهۆی نەخۆشیەوە جەستەی لەوە زیاتر دەوامی نەهێنا و دڵە گەورەکەی بۆ هەمیشە لە لێدان کەوت و ماڵاوایی لە بنەماڵە و لە ژیان و ئازیزانی کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵەی کاک حەسەن و خزم و کەسوکاریان و بە تایبەت لە شاری سەقس. بەرز و بەڕێز بێت یادی کاک حەسەن فەرداد.
یەکێکی دیکە لە دایکانی شۆڕش بەجێهێشتین. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە کە دایە پیرۆز مەنسوورپور دایکی هاوڕێی گیانبەخت کردو وەفات و تنچی لە شاری مەهاباد بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان کرد. دایە پیرۆز کەسایەتیەکی ناسرا و خۆشەویست، دڵسۆز، مێهرەبان و جێگەی متمانەی شاری مەهاباد بوو. دایە پیرۆزیش وەکو هەموو دایکانی شۆڕش تا دوا ساتەکانی ژیانی هەر لەسەر ڕێگەی ڕۆڵە گیانبەخت کردووەکەی مایەوە و ئاواتی ڕوخانی ئەم ڕژی مەشی بوو کە بەداخەوە مەرگ مەجای ئەوەی پێنەدا و بۆ هەمیشە دڵە گەورەکەی لە لێدان کەوت و ماڵاوایی لە ژیان و بنەماڵە و ئازیزانی کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی دەکەین لە بنەماڵی دایە پیرۆز مەنسوورپور و هەموو خزم و کەسوکاریان و بنەماڵیان و بە تایبەت لە شاری مەهاباد. یادی ئازیزی دایە پیرۆز بۆ هەمیشە بەرز و پیرۆزە. بەڵێ بینەرانی ئازیز، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین. بۆ هەرچی ڕازاندنەوەی بەرنمەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بگرن و ڕاوبۆچوونەکانتان باس بکەن تا بەیەگەشتنەوەیکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن و ماڵاوە.